بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕا 174. گەیشتمە بابەتی پێدراوەکانی خشتەکە بەکاربێنە بۆ شیکاری پرسیاری 36 تا 38. هیوا ویستی دوو ئاڵای عێراق و کوردستان دروست بکە. ئێستا ئەو دوو ئاڵایە لێرە دەیویست ئەو دووەی دروست بکە، پاشان پێویستی بە چیە؟ پێویستی بە قوماشە. قوماشی پێویست بۆ هەردوو، لێرە گرنگە بزانم ئەوە هەردوو ئاڵاکەیە. بۆ هەردوو ئاڵاکە ڕەنگەکان لە ڕەنجی سۆر 6 مەتر و نیوی پێویستە، لە ڕەنجی سپی چەند مەتر؟ دیسان 6 و نیو، لە ڕەنجی سەوز 2 مەتر و 3/4 مەتری پێویستە، و لە ڕەنجی ڕەش 2 مەتر و نیو، لە ڕەنجی زەرد تەنیا 1 بەش لە 4 بەش 1 چارەک مەتری پێویستە. ئێستا پرسیاری 36. ئایا هیوا چەند مەتر قوماشی سپی و سوور بەکاردێنی بۆ دروستکردنی هەردوو ئاڵاکە؟ بۆ دروستکردنی هەردوو ئاڵاکان ئێستا دەبی بچم بزانم سپی و سۆرەکە چەندە. سۆرەکە 6 و نیوە، سپیەکە 6 و نیوە، واتە دەچم 6 و نیو و 6 و نیوی کۆ دەکەمەوە. لێرە 6 و نیو کۆ 6 و نیو. ژمارە تەواوەکان بەیەکەوە کۆ دەکەمەوە، 6 و 6 یەکسانە بە 12. کەرتەکانیش بەیەکەوە کۆ دەکەمەوە، نیو کۆ نیو. ژێرەکانیان یەکە، زۆر زۆر ئاسانە. سەرەی کەرتەکان کۆ دەکەمەوە، نیو و نیو یەکسانە بە 2/2، واتە یەکی تەواو، چونکە نیو کۆ نیو هەمیشە دەکاتە یەکی تەواو. 1. ئەوجا ئەو یەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ 12 یەکسانە بە 13 مەتر. قوماشی سۆر و قوماشی سپی لۆ دروستکردنی هەردوو ئاڵاکان. ئێستا بێمە لای پرسیاری ژمارە 37. چەند مەتر قوماش پێویستە بۆ دروستکردنی هەردوو ئاڵاکە؟ واتە بە هەمووی دەبی چەند مەتر قوماشی بکڕی لە هەموو ڕەنگەکان. چەند مەتر قوماش پێویستە بۆ دروستکردنی هەردوو ئاڵاکە؟ واتە ئەمن دەبی بینم ئەو کەرتانە هەمویان لەگەڵ یەک کۆ بکەمەوە. ئەمن ئەو دووەم کۆ کردەوە، کردی 13، کەواتە پێویست ناکات دیسان کۆی کەمەوە. ئێستا ئەو ژمارانە کۆ دەکەمەوە، 2 3 چارەک لەگەڵ 2 نیو لەگەڵ چارەکەک، ئەوجا پاشان کۆی دەکەمەوە لەگەڵ 13، کەواتە 2 3 چارەک کۆی یەکەمەوە لەگەڵ 2 نیو، ئەوجا کۆی دەکەمەوە لەگەڵ 1 چارەک. ئەوها چونکە لێرە ئەو کەرتە با بە ڕەنگەشکە بنووسم هەتا ئاسان بی، چونکە ئەو کەرتە سەوزە ژێرەکەی چارە، کەرتە شینەکەش ژێرەکەی چارە. جارێ بە ئەو دوانە کۆکەمەوە، جارێ ئەو کەرتە سۆرەی لێگەڕێم. 3 لە 4 و 1 لە 4 بەیەکەوە کۆ دەکەمەوە. بێگومان لێرە 2 هەیە، ئەو دووە هەر هەیە، نابی لە بیرم بچی، بەڵام ئەمن جارێ با کەرتەکان کۆکەمەوە، ئەو دوایە کۆی دەکەمەوە لەگەڵ دووەکەی. 3 لە 4 و 1 لە 4 ئەوها 3 لە 4 کۆ 1 لە 4 یەکسانە بە، چونکە ژێرەکەیان هەر چارە 1 چاری دەنووسم، سەرەکانیش کۆ دەکەمەوە یەکسانە بە 4 لە 4، واتە یەکی تەواو. ئەو یەکە تەواوەی کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو دووە تەواوەی، دەبیتە 3 تەواو. 2 کۆ 1 یەکسانە بە 3، ئەوها 2 کۆ 1 یەکسانە بە 3. ئەوجا دەچم لێرە ئەوە
ئەو دوو کەرتەم کە کۆ کردەوە بووە سێ تەواو سێەکەی لێرە دەنووسم هەتا لە بیرم نەچی. ئێستا مایە کۆی بکەمەوە لەگەڵ 2.5 کەواتە با 3 و 13 کۆ بکەمەوە. 3 و 13 یەکسانە بە 16. ئەو 2.5ش دوی تەواوم هەیە. 16 کۆی دوی تەواو یەکسانە بە 18 نیوەکەش لە تەنیشتی دەنووسێ ئەوها 18.5 چونکە کۆکردنەوەی ژمارەی تەواو لەگەر کەرت زۆر ئاسانە. کەرتەکەی تەنیا لە تەنیشتی دەنووسم کەواتە 18 مەتر و نیو لێرە دەبی بنووسم مەتر قوماشی پێویستە لۆ دروستکردنی هەردوو ئاڵاکە. بێگومان بە جۆرە پێوەرەك ئەوە بەوەی پێکدێ ئاڵایەکان چەند گەورەنە و چەند گچکەنە. ئەو جە پاشان بێگومان دەبی قماشە سۆرەکەی بکاتە بەوەش پێکدێ قماشەکان بەرینیەکەیان چەندە، بەڵام لێرە تەنیا باسی ڕووبەر دەکا، ڕووبەر چەندی پێویستە. ئێستا بچمە لای ئەوەش تەواو بۆ پرسیار، بچمە لای پرسیاری 38. پرسیارێک بنووسە بۆ ئەو پێدراوانەی لە خشتەکە هاتووە، ئەو پێدراوانەی لە خشتەکە هاتووە بەکاربینە و شیکاری بکە و ژمارە کردارەکان کۆ بکەرەوە. ئەوەی ئەمن پرسیار نانووسم، ئەوەی دەهێڵمەوە ئەو پرسیارانە. پرسیار نووسین هەز دەکەم زۆر ئیشی خوێندکار نییە، تەنیا وەڵامدانەوە، چونکە پرسیار نووسین ئەوە زانستە، هەموو کەس ناتوانانی پرسیار بنووسی. ئێستا پرسیاری 39 سامان لەم هەفتەیە لە ڕۆژی دووشەم 2.5 کاژێر و لە ڕۆژی سێشەم 1 و 2 لەسەر 3 کاژێر و لە ڕۆژی چوارشەم 2 1 لەسەر 3 کاژێر کاری کردیە. کاتە 3 ڕۆژ کاری کردیە، ڕۆژێک 2 کاژێر و نیو، ڕۆژێک 2 1 لەسەر 3، ڕۆژە چیش 1 و 2 لەسەر 3. پرسیارەکە چییە؟ ئایا سامان لەم هەفتەیە چەند کاژێر کاری کردیە؟ ئایا چەند کۆکردنەوەیە؟ بێگومان دیسان هەمووی بابەتەکەی لەسەر کۆکردنەوەی ژمارەی کرددارە. یەکەم جار ئەو کەرتە سەوزە و سۆرەکەی کۆ دەکەمەوە، چونکە زۆر ئاسانە ژێرەکەیان هەمان شتە، کەواتە کەسکە و سۆرەکەی بەیەکەوە کۆ دەکەمەوە. با لێرە بنووسم 1 و 2 لە 3 2 1 لە 3. ژمارە تەواوەکان بەیەکەوە کۆ دەکەمەوە 1 و 2 یەکسانە بە 3 تەواو. ئەوجە ئێستا کەرتەکان لێرە زۆر ئاسانە، چونکە کەرتەکان ژێرەکەیان هەمان شتە، کەواتە یەک ژێرەی دەنووسم، سەرەی کەرتەکان کۆ دەکەمەوە 2 1 یەکسانە بە 3 3 دابەش 3 یەکسانە بە 1 تەواو، کەواتە 1 کۆ ئەو 3 ئێرە یەکسانە بە 4 کاژێری تەواوم هەیە. ئێستا دەچم کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو شینەی 2.5 4 کۆ 2 یەکسانە بە 6 نیوەکەش لە تەنیشتی دەنووسێ، کەواتە 4 کۆ 2.5 یەکسانە بە 6 تەواو و نیو. زۆر ئاسانە. کاژێر ئیشی کردیا، کاری کردیا لەو هەفتەیە. سامان پرسیاری ژمارە 40 تەماشایەکی بکەم. ئەگەر دوو ژمارەی کەرددار کۆبکەیەوە، ئایا هەمیشە وەڵامەکەت ژمارەیەکی کەرددار دەبێ؟ بێگومان نا. تازە زانیمان باسمان کرد لێرە کە نا. بۆ وێنە ئەمن ئەگەر ئەو دوو ژمارە کەرددارم کە کۆ کردەوە ژمارەشی تەواوم بەدەسات، کەواتە ڕاست نییە. هەمیشە ژمارەی کەرددارت بەدەست نایە. هەندێک جار ژمارەی کەرددارە، بەڵام هەندێک جار ژمارەی تەواوە، ڕەنگە هەندێک جار
بەڵێ هەندێک جا ژمارە تەواو هەندێک جا ژمارەی کەردارەکەواتە ئەو هەیە ڕوونی دەکەینەوە دەتوانێت لێرە دیسان ئەو دوو کەرتەی کۆبکەوە کە دەبینی وانە بە تایبەتی ئەگەر کەرتەکان ژێرەکەیان هەمان ژێرە بوو و کە سەرەکەشیان کۆ دەکەوە وەکو ژێرەی لێهات ئەو کات ژمارەی تەواو بەدەستێ. ئێستا تەواو بووم لە لاپەڕا 174 سەردانەکی 175 دەکەم. پرسیاری 41 چێشت لێنەرێک ئەوەی ئامادەی دەکا بۆ ژەمێک خواردن کردی بە دوو ئەوەندە. کردی بە دوو ئەوەندە 3/4 پەرداخ شەکر و نیو پەرداخ ئارد. ژمارەی پەرداخەکانی شەکر و ئارد پێکەوە چەندە؟ هیچ خاڵک لێرە دانەندرایە بەداخەوە. پرسیارەکەش زۆر هیچ ڕوون نییە. ئایا ئەوانە 3/4 و 1/2 پێشی کردن بە دوو ئەوەندەیە یان پاشی؟ کەواتە پرسیارێکی زۆر ناڕوونە، بەڵام ئەمن گریمان کە ئەو 3/4 پەرداخ شەکر و نیو پەرداخ ئارد ئەوە پێشی ئەوەی بیکاتە دوو ئەوەندە. پێشی ئەوەی بیکاتە دوو ئەوەندە پاشان ئەمن دەیکەمە دوو ئەوەندە وە کۆی دەکەمەوە. 3/4 پەرداخ شەکر ئەگەر بیکاتە دوو ئەوەندەواتە دیسان 3/4 پەرداخ شەکر کۆی دەکەمەوە چونکە ژێرەکان یەکە زۆر زۆر باشە. سەرەی کەرتەکان کۆ دەکەمەوە 3 و 3 6. نیو پەرداخ ئاردیش دیسان دەیکاتە دوو ئەوەندەواتە دیسان نیو پەرداخی دی 2/2 یەکسانە بە یەکی تەواو. ئێستا لێرە 6/4 سەرەی کەرتەکە گەورەیە 6 دابەشی 4 دەکەم دەکا یەکی تەواو دەمینێتەوە 2/4. ئەو یەکە تەواوە کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو یەکە تەواوە یەکسانە بە 2 تەواو. واتە ئەو کەرتەی کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو ژمارە تەواوی. ئەو ژمارە کەردارە یەکسان دەبی بە با بنووسم 1/2 دەتوانم بنووسم وەکو 1.5 چونکە 2/4 کۆڵکەی هاوبەش 2. توانم هەردووچیان سەرە و ژێرە دابەشی 2 بکەم کۆڵکەی هاوبەشە. ژمارەکە دەبیتە 1.5 کۆ یەکی تەواو یەکسان دەبی بە 2.5 تەواو. ئەو های لێدێ هەموو کەرەستەکان کردیە 2 پەرداخ و نیو. پرسیاری 42 ئازاد 4 فاریزە 8 کیلۆگرام لە قاوەی هاڕاوەی کڕی. هاڕاوەش هەڵە نووسرایە لە قاوەی هاڕاو نەک هاڕاوە. 4 کیلۆ و شتەچی لە قاوەی هاڕاو کڕی پاشان 11 کیلۆی و 52 کیلۆگرامی دیشی کڕی. ئێستا دەیەوێ ئەو قاوانەی کە کڕیتی بە یەکسانی دابەشی بکە بەسەر 24 تورەگە. ئایا هەر تورەگەی چەند قاوەی بارستایی هەر تورەگەیەک چەندە؟ واتە ئەمن دەبی قاوەکان کۆ بکەمەوە پاشان دابەشی 24 بکەم. چار و هەشتای کۆ دەکەمەوە لەگەڵ 11 و 52 فاریزە لە ژێر فاریزە 2 0 هەردوو 8 و 5 13 4 و 1 5 1 6 ئەو یەکەش دێتە خوارێ. کەواتە کردیە 16 کیلۆگرام و 16 فاریزە 32 کیلۆگرام لە قاوەی هاڕاو. ئێستا ئەمن ئەو 16 و 32 دەبیبینم دابەشی 24 بکەم کە 16 دابەشی 24 دەکەم چونکە 16 گچکەترە لە 24 کەواتە نابی یەکسەر سفر و فاریزەی دادەنێم. ئەو جا ئێستا 163کەی هەمووی وەردەگرم دابەشی 24 دەکەم وەکو ئەوەی وایە ئەو فاریزەم نەمێنێ نەبوو. 163 کە دابەشی 24 دەکەم بێگومان
یەکسەر ڕەنگە نەزانم ئەمن نووسیم 7 دیتم 7 گەورەیە کردم بە 6 جاران 24 کە دەکەم دەبیتە 144 لێرە دەینووسم یەکەم خانەی لەژێر سێەکەی دەبی بنووسم چونکە ئەمەش 163 هەموو وەرگرت بوو کە 144 لێ دەردەکەم دەمینێتەوە 19 چونکە 19 گچکەتر لە 24 کەواتە ئەو شەشە ڕاست بوو ئەوجا ئەو دوای ئێرە دەینم لێرەی دەنووسم لە تەنیشت 19کەی دەبیتە 192 دابەش 24 هەشتی تەواو هەیە کەواتە 8 جاران 24 192 00 مایەوە کەواتە هەر تورەگەی تۆزەک لە نیو کیلۆ زیاتر قاوەی هاڕاوی لە ناوە 0.68 کیلۆگرام کەواتە وەڵامەکە 0.68 کیلۆگرام لە قاوەی هاڕاو لە هەر تورەگەیەک چونکە ئەگەر 24 کیلۆی هەبا ئەوجا هەر تورەگەی 1 کیلۆی بەبەر دەکەت بەڵام کەمتری هەیە لە 24 پێداچوونەوە ئامادەبوون ژمارەکان لە گەورەوە بۆ بچووکترین ڕیز بکە چەند ژمارەکم هەیە یەک تەمەشایان دەکەم 3 وەکو یەکە پاشان فاریزە وەکو یەکە پاشان یەک ئەویش وەکو یەکە ئەوجا 7 چونکە نووسرا لە گەورەوە ڕیزی بکە کەواتە ئەمن 2 هەفتەکان جارێ وەردەگرم بزانم کامەیان لەو 2 هەفتەی گەورەنە ئەو ژمارە پێنجەکانەوە گچکەنەوە دەزانم لەگەڵ ئەو ژمارەی یەکەچیان لە یەکەچیان گەورەترا ئێستا ئەمن حەفدەم بەراورد کرد لەگەڵ حەفدەی وەکو یەکە ئەوجە دەچم ئێستا ئەو پێنجەی بەراورد دەکەم لەگەڵ ئەو هەفتەی سەوزەکە گەورەترا لە زەردەکە کەواتە لە کاتی نووسینیان سەوزەکەی لە پێشەوە بنووسە لە لای دەستی ڕاست ئەوجە زەردەکەی بنووسە ئێستا دێمە لای ئەو دوانەی دیکە بەراوردیان دەکەم هەردووچیان 3 و 15 وەکو یەکە ئەوجە دێم چ بەراورد دەکەم ئەو پێنجەی بەراورد دەکەم لەگەڵ ئەو هەفتە چونکە 7 لە 5 گەورەترە کەواتە ئەو مۆرە گەورەیە ئەوجا لە هەمویان گچکەتر ئەو سۆرەیە کەواتە ئێستا کودەیان نووسی لە ڕاستەوە لۆ چەپ کەسکەکە زەردەکە مۆرەکە سۆرەکە بەو جۆرەی ئەگەر بتەوێت لەسەرەوە تا خوارێ ڕیزیان بکەی کەسکەکەی لەسەرەوە بنووسە ئەوجە زەردەکە ئەوجە مۆرەکە ئەوجا سوورەکە پرسیاری 44 دیسان بەراورد دەکەم یەک وەکو یەکە یەک ئەویش وەکو یەکە ئەوجا 6 هەشتەکە لە هەمویان گەورەترە ئەوە زانیم ئەو سەوزە لە هەمویان گەورەترە ئەوجا شەشەکە گەورەیە ئەو زەردە پاشان ئەو دوانێدی هەردووچیان یەک بوون بەڵام یەکەچیان هەشتە ئەویدی شەشە کەواتە ئەوجا ئەو مۆرە گەورەیە پاشان ئەو سوورە لە هەمویان بچووکترە کەواتە ئەگەر بتەوێ ڕێزیانکەی کەسکەکە زەردەکە مۆرەکە سۆرەکە دیسان پرسیاری 45 بڕێک بۆ نواندنی ئەم ڕاستیە بنووسە گۆڕاوەکە لە بیریان چۆ بنووسن گۆڕاوەکە چی دەنوێنێ باسی بکە شێرزاد دووری 10 کیلۆمەتری بڕی ئینجا چەند کیلۆمەترێکی تری بڕی ئەگەرە من بڕەکەی بنووسم دەنووسم شێرزاد 10 کیلۆمەتری بڕی دەنووسم 10 کۆپیتی ئەوە بڕەکەم نووسی
ئەو شەعەت چ دەنوێنێ ئەوەی دەنوێنێت چەند کیلۆمەترێکی تری بڕی کەواتە ژمارەی ئەو کیلۆمەترانەی کە پاشان بڕی کە نازانم چەند کیلۆمەتر بوو بەڵام چەند کیلۆمەترێکی بڕی هەمیشە وشەی بڕێک یان چەندێک یان هەندێک یان تۆزێک یان ئەو شتانەواتە نازانین چەندە دەمان نووسی ژمارەکەمان دەنووسی بەڵام چونکە نازانم دەنووسم پیتی چونکە شێرزاد بڕێتی چونکە پیتە چی جوانە لەو پیتانە باشترە کە نازانم ناویان بینم ئەو پیتانە زۆر پیتی ناخۆشن ئەوەی ڕاستی بی پرسیاری 46 بەهای ڕەنووسی 7 لە کام ژمارە گەورەترینە چونکە گەورەترین ئەمن دەچم لە لای ڕاستەوە دەگەڕێم لە ژمارە 7 لێرە 6 لێرە 7 لێرە 8 لێرە 8 کەواتە چونکە ئەو 7 لێرە دەرچوو کاتە ئەو ژمارە گەورەترین بەهای هەیە چونکە هەتا لە لای چەبی باشترە کەواتە ئەو ژمارە سەوزە ئەوە هەفتەکە گەورەترین بەهای هەیە پرسیاری 47 بەهای پیتی ببینەوە لێرە زۆر ئاسانە تەنیا دابەشکردنە پێویست ناکە ئەمن دابەشکەم بەڵام تەنیا ئەوەندەی دەنووسم کە لە کاتی دابەشکردن 3 دابەش 3 یەکسانە بە 1 یەکسەر فاریزەکەی دەینە خوارێ 4 دابەش 3 1 و هەتا دوایی تەواو دەکەی ئەوە زۆر گرنگە 8 دابەش 3 6 و نۆبەر ئەو های لێ دێ ژمارەکە پیتی نە یەکسانە بە 1 و 163 دیسان پیتینە دابەش 7 یەکسانە بە 12 لێرەش زۆر ئاسانە پیتینە یەکسانە بە 7 جاران 12 واتە پیتینە دەکاتە 7 جاران 2 4 7 جاران 1 7 1 8 پیتینە یەکسانە بە 8 چونکە ئەگەر 8 بینی دابەشی 7 بکەی یەکسان دەبی بە 12 ئەگەر 8 لە زیاتی پیتینە بینی پرسیاری 49 کەژاڵ 127 مەتر گوریسی هەیە ویستی دابەشی کا بۆ 4 بەشی یەکسان ئایا درێژی هەر بەشێک چەندە پاشان ڕوونی بکەوە ئەو ماوەی کە مایتەوە چەندە چۆن ماوەکە لێک دەدەیتەوە ڕوونی بکەوە چۆن ماوەکە لێک دەدەیتەوە نازانمە بەستی چێ لێرە بەڵام هەوڵ دەدەم تێبگەم با بچم جارێ 127 بینم دابەشی 4 بکەم 127 دابەش 4 127 ئەگەر دابەشی 4 بکەم 12 دابەش 4 3 جاران 4 12 12 12 لێ بڕوا 0 هەفتەکە دێتە خوارێ 7 دابەش 4 1 1 جاران 4 4 7 4 لێ بڕوا 3 کەواتە دەتوانی دابەشی کا بۆ 31 پارچە دابەشی کا بۆ 4 پارچە هەر پارچەی 31 مەتر بوو نازانیان سانتیمەتر بوو تەماشای چی بکەمەوە 31 مەتر 31 مەتر دوایە چەند ماوە 3 مەتریش کەواتە 3 مەتر مایەوە 4 پارچەی لێ دروست کرد ئەوها 4 پارچە گوریس هەر پارچەی 31 مەترە 31 و 31 و 31 و 31 ئێستا گەو 31کانە کۆ بکەیەوە هەمووی دەبی بکاتە 124 مەتر ئەو 124 مەتر لەگەڵ ئەو 3 مەترەی کە مایتەوە دەکاتە 127 مەتر ئەو لێکدانەوەکەش ئەو هایە هەتا بزانم ڕاستم کردێ یان نا واتە 31 جاران 4 124 ئەو جە کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو گوریسەی کە مایتەوە گوریس واتە پەت یان
شتەچی ئەوە. ئێستا پرسیاری پەنجا چۆن 7 بە شێوەی کرد دەنووسی. زۆر ئاسانە. 7 جاران 7 49 کۆ 4 53 49 50 53 لە 7 زۆر ئاسانە. ئەوە وەڵامی ڕاستە. شیکاری پرسیارەکان بەستنەوە لەگەڵ خوێندنەوە. ئەمن ئەوەی باوەڕکەم دەهێڵمەوە بۆ خوێندکارانی ژیر. کەواتە لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتاوانەیە چی نوێ هەر بژی.